یەکەم بڕیاردژی گۆڕانی گەڕەکی کورسات دەرچوو. دانا ئەحمەد مەجید شۆکرا و بەستنی کۆنگرەی لێ قەدەغە کرا. ئەوەی دانا ئەحمەد مەجید و گۆڕانی گەڕەکی کورسات لێ دەترسان. 2000 هاتە دی و یەکەم بڕیار لە عێراقەوە لە دژی دانا ئەحمەد مەجید دەرچوو. دکتۆر هێمن تەحسین بەڕێوەبەری گشتی کاروباری پارت و ڕێکخراوە سیاسیەکان لە کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بە ئاشکراکردنی بڕیارێکی فەرمانگەی پارت و لایەنە سیاسیەکان لە کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ئاگری لە ماڵی باڵەکەی گۆڕانی کورسات بەردا و بێبەشیکردن لە بەستنی کۆنگرە و ڕاگەیاندن. دانا ئەحمەد مەجید پابەندی بڕیاری ئەنجومەنی کۆمیسیار نەبووە. ئەوەش وای کرد کە ڕێکخەری گۆڕانی باڵی کورسات مافی بەستنی کۆنگرە لە دەست بدات. ئەو بڕیارەی فەرمانگەی پارت و لایەنە سیاسیەکان کە تاکە هیوای گۆڕانی گەڕەکی کورسات و دانا ئەحمەد مەجید لە گۆڕ دەنێت کە هەوڵیاندا لە ڕێگەی بەستنی کۆنگرە و کۆنفرانسەوە شەرعیەتی خۆیان بەسەر بزوتنەوەی گۆڕان فەرز بکەن. سەرڕای ڕەتکردنەوە و ڕێگریەکانی گۆڕانی گەڕەکی کورسات بەڵام ڕۆژی یەکشەممەی ڕابردوو گۆڕانی گردی زەرگەتە کۆنفرانسی ناوخۆیی خۆی ئەنجامدا و لە کۆنفرانسەکەدا 55 کەس وەک ئەندامی تڤاتی نیشتیمانی گۆڕان هەڵبژێردران و 12 کەسیش وەک یەدەک بە پێی دەنجی ئەندامانی کۆنفرانس دەستنیشان کران. بەڵام دیار نییە کۆنفرانسی گۆڕانی باڵەکەی کورسات کە بڕیارە لە دەی ئەم مانگەدا ئەنجامی بدات چی لێ بەسەر دێت و ڕوونیە فاڵی کۆنگرە و کۆنفرانس کە هەردوو باڵەکە وەکداری جادوویی بۆ بەدەست پۆستی ڕێکخەری گشتی و میراتەکەی نەوشیروان مستەفا بەکاری دەهێنن. سەرێکان باڵەی گۆڕان دەخوات و کامیشیان دەخاتە سەر تەخت و یارو ناری ناو گۆڕان دەخاتە ژێر دەستی و دەیکات بەوەلی ئەمری هەمویان. کورد دەڵێت ماڵ لە خۆیەوە نەبوو، میوانیش دای لە دەرگا و ڕووی تێکرد لە دەرەنجامی شەڕی هەردوو باڵەکەی بزوتنەوەی گۆڕان. دۆخێکی ناهەموار ڕوو لە هەردوو باڵەکەی بستنەوەی گۆڕان دەکات. خەریکە باڵێکی نوێ لە هەناوی گۆڕانەوە لە دایک دەبێت.